سەرەتا بەخێر بێن سەرچاوە شەوی ڕابردوو بەهۆی بارانێکی زۆرەوە کە ئەو پاڵپشتیان لە پشت خانووەکەم کردبوو هاتە خوارێ سعات تقریبا یەک بوو بەهۆی ئەو هاتنە خوارێ ئەو دیوارە تەنها مان و مناڵ و خۆم دەرچوون پێشمەرگەشم کرێچیشم لە فەرماندەی هەڵگورت جا هیوادارم داوام لە حکوومەتی هەرێم هەیە یارمەتیم بدا مخاویلەکان نازانم وڵا ئەو هەتکردیان گوتم تەواو نییە یعنی دێتە خوارێ گوتیان ناوە لە هیچ مشکلەی نییە میش گوتم باشە بەخێر تەواوە تقریبا 3 ساڵە 4 ساڵە هەر جوولە هەر هاتە خوارێ هەتا شێوەیەکی سعاتێک بە تەواوی ڕووخاو بەسەر خانیەکەم